پەیام وردەکاری تێبینیەکانی وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی لەسەر لیستی موچە بڵاو دەکاتەوە. دوایی بڕیارەکەی دادگای فیدراڵی چەندین جار دیوانی چاودێری دارایی عێراق هاتۆتە هەرێم و راپۆرتی خۆی لەسەر لیستی موچە و داهات ئامادە کردووە، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تێبینیەکانی چاک نەکردووە. نەبوونی بایۆمەتری بۆ هەموو موچەخۆران. یەکێک لە تێبینیەکانی وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی عێراق نەبوونی بایۆمێتریە بۆ هەموو موچەخۆرانی هەرێم. بەپێی زانیاریەکانی پەیام نزیکەی 100,000 موچەخۆر لە هەرێم بایۆمەتریان نییە. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی 2016ەوە پرۆسەی بایۆمەتری بۆ موچەخۆران دەستی پێکردووە و زیاتر لە 3 ملیار دیناری تێچووە. بوونی ناوی دووبارە و دوو موچە. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق ناوی دووبارە لە لیستەکانی هەرێمدا هەیە. هەروەها موچەخۆر هەیە، موچەی لە عێراق و هەرێمیش هەیە. تەنیا لە وەزارەتی پێشمەرگە 23,000 موچەخۆر لە عێراق و هەرێمیش ناویان هەیە. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق 23,000 موچەخۆر ناویان لە وەزارەتی پێشمەرگەی هەرێم لە هەمان کاتیشدا ناویان لە وەزارەتی بەرگری عێراق هەیە. هەروەها ئەو هێزانەی سەرۆکایەتی کۆمار و پەرلەمانی عێراق دەپارێزن کوردن، بە هەمان شێوە لە عێراق و لە هەرێم موچەیان هەیە. هاتنی پارەی زیادە بۆ هەرێم. بەپێی راپۆرتی وەزارەتی دارایی عێراق لە مانگەکانی 2، 3، 4، 5 و 6 ئەم ساڵ بڕی 595 ملیار دیناری زیادە بۆ هەرێم هاتووە. ئەمەش پارەی ناوی دووبارە و ئەو موچەخۆرانەیە کە لە عێراق و هەرێم موچەیان هەبووە. وەزارەتی دارایی عێراق لە موچەی مانگی حەوت بڕی 595 ملیار دیناری بڕیوە لە بەرامبەر ئەو پارە زیادەیەی لە ماوەی ڕابردوو بۆ هەرێم هاتووە. لابردن و دانان لە هێزە ئەمنیەکان. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق لە هێزەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتی بەردەوام لابردن و دانانی هێزی چەکدار هەیە. ئەمە لە کاتێکدایە لە دوای ساڵی 2014ەوە دامەزراندن بە شێوەی ئاشکرا و خاڵبەندی ڕاگیراوە. لە کاتێکدا بەردەوام پارتی و یەکێتی لە هێزە ئەمنیەکانیان دامەزراندنی نوێ دەکەن. لیستی هێزە ئەمنیەکان. وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی عێراق بەردەوام تێبینیان لەسەر لیستی هێزە ئەمنیەکان هەیە. ئەمەش وای کردووە هەموو جارێک لەسەر داواکاری سوودانی تەیب سامی موچەی هێزە ئەمنیەکان بنێرێت. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق ژمارەی هێزە ئەمنیەکان لە هەرێم بۆ 332,000 چەکدار بەرز بۆتەوە.